ئەوە یاران هەموو ڕۆیین بەبێجێ من بەجێ ماوم دڵم ڕەش ڕەنگ و ڕوو زەرد و سپی بوو دیدەکەم چاوم شەرابی کەسی دنیا وا دەماخ و کەلەمی پڕ کرد لەبەر مەستی و سستی من هەمیشە کاس و تاساوم عەجەب ماوم کەوا ماوم لەبەر سۆز و بڵێسەی دڵ لە سایی ئاوی چاوی خۆمەوە هێشتا نەسوتاوم بەناری حرسی دنیا خەرمەنی ئەعمالی من سوتا لەبەر کوێری بەسیرەت خۆم نەدیوە چەندە شێواوم لە باتی بێتە عەرشی حەق و جێگەی سری سوبحانی دڵم بەدخانەی ئەغیارە بۆ دنیا کە برژاوم مەتاعی ئابڕووم هێند سەوقی سووقی نامورادی کرد لە دووکانی زەرەردا دەستە ئەژنۆ لات و داماوم بەدەست شەیتانەوە حەیران و بوومە مەلعەبەی سوبیان لە بەحری قەسوەتە کەشتی شکاو و غەرق و خەنکاو دەم خۆشکاک هەمیدگیان دەستوتە جۆ خۆش بێ خاتونگیان ئازیزانی کەناڵی کوردستان 24 خۆشحاڵین لە دیمانەی کینۆی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی بە ئێوەی ئازیز شادەبینەوە ئەمڕۆ باس لە زانایەکی ئاینی و قەڵەمێکی جوانی ئەدەبیاتی کوردیەکەین ئەویش سەید ئەحمەدی نەقیبە بۆ باسکردن لە بەرهەمەکانی ئەم زاتە گەورەی ئەم شاعیرە گەورەیە زۆر بەڕێز هاوار شێخ ڕەئوف لە لای ئێمە ئامادەیە کاک هاوارگیان بەخێر بێی سەرچاوان زۆر سپاس بەخێرەتی دەستان خۆش زۆر سپاس کاک خاتوو ڕێزا ساڵح بە سێتارەکەی هاوکارمانە بێ لە بەرنامەکەیە بەخێر بێی خاتونگیان بەخێرەت بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید کاک هاوارگیان گەر بکرێت شاعیر بە ئێمە و بە بینەرانی قەلەندەرخانە بناسیێنیت زۆر سپاس سەید ئەحمەدی نەقیب کوڕی سەید ئەحمەدی نەقیبە تەنها فەرقەکە ئەوەی باوکی بە سەید ئەحمەدی نەقیبی میرە سوورە ناسراوە کوڕی سەید مەحموودی نەقیبە واتە سێ پشتیان نەقیب لە ئەشرافی سلێمانی بوون کوڕی شێخ معرفی کوڕی شێخ حەسەنی گڵەزەردەی کە شێخ حەسەنی گڵەزەردە زانایەکی ناسراوە پێویست بە ئەوە ناکە بەتان و پۆیا بچینە خوارەوە لە ساڵی 1860 زاینی لە سلێمانی لەدایک بووە لای عالمە گەورەکانی ئەو سەردەمەی سلێمانی خوێندوێتی و لە تەمەنی 16 ساڵیە هەم ئیجازەی مەلایەتی وەرگرتووە کە ئەمە دەری ئەخاد ئەم کەسە خاوەنی زیرەکیەکی زۆر بۆ بە عەربی پێڵێن نابغە بەڵێ نابغە بەڵێ و لە تەمەنی 16 ساڵیشە بەهۆی وفاتی باوکیەوە ئەو پۆستەی وەرگرتوەوە پۆستی نەقیب الئەشراف پۆستی نەقیب الئەشراف چی بۆ بۆی بینەر تۆزێ بەرچاوی ڕوون بێ کەسێک بۆ لە بنەماڵە خانەدانەکانی شار ئەندامی مەجلیسی شار بووە داکۆچی لە ماف و ئەرک و واجبات و حەق و حقوقی ئەشراف خەڵکی ئەشراف و خانەدانی شار کردووە لەناو مەجلیسی شارە و چیرۆکی زۆر سیر هەیە لە ژیانی سەید ئەحمەدە سەید ئەحمەد ڕەفیقی مەحوی مەزن بووە زۆر کەوتۆتە ژێر تەئسیری بیرکردنەوەی مەحویشەوە ڕەفیقی میرزا بەدیع بابەجان بووە ڕەفیقی خاکی بووە لەگەڵ خاکیە لە شعریشا بەرێکەوتنیان هەیە و زۆر معجب بووە بە شعرەکانی نالی خۆی شاعرێکی کلاسیکە هەر بۆ ڕتم و ئاوازە نووسیوێتی بیرمان نەچێ برازای شاعری گەورەی و ناوی سلێمانی شەحسەینی قازی شەحسەینی قازی کە هاوتەمەنی نالیە تەنها چەند تێکستێکی کەمی شعری کوردی لە پاش بەجێماوە دیارە دیوانەکەی تیاچووە و مامی سەید ئەحمەدە و هەر لەم بنەماڵی سەید ئەحمەد چەندین زانە و شاعیری کە هەیە بیرمان نەچێ من لەم دوایانە کۆمەڵی زانیاری تازەم دەستکەوتووە هەر لەم بنەماڵێ زۆر بەرەو ژوورتر شعری کوردی نووسراوە کە ئێمە تا ساڵانێک لەمە بەریژیا تان ئەم نزیکانە ژۆمان نەزانی شعری کوردی کەڵم شعری کوردیم بەسم زاراوی ئەیان دیالکتیکی گۆرانی نییە دیالکتیکی سۆرانی وەمان نزانی لە نالی و سالم و کوردیەوە دەست پێکە خۆشبەختانە ئێستا کۆمەڵی سەرچاوی تازە ئاماژە بۆ ئەوکەن کە ئێمە پێش ئەو سەردەمانش زۆر زووتریش بە چەند سەد ساڵ نووسینی کوردی بە دیالکتیکی سۆرانی باو بووە سەید ئەحمەد لە ژینگەیەکی سیاسی و کۆمەڵایەتی دوای لە ناوچوونی بابانەکان لە سلێمانی چاو بە ژیان هەڵەیەنێ
و ژیانی تێکەڵی ئەو ململانیانە بۆ کە لەو قۆناغانە هەبووە ئەوەی کە ئاماژەی بۆ کرێ ئەگەرچی خۆی لەسەر تۆپی خانەدانەکانی سلێمانی بەڵام لە شعرەکانیشە ڕنگدانەوەی هەیە کە دایمەدا کۆچکاری خەڵکی هەژار و خەڵکی فەقیر و خەڵکی غەدرێکراوە. ئەوەی ئێمە لە شعرەکانە سەرنجین زۆربەی شعرەکانی ئاینین. سەید ئەحمەد وەکو با بڵێن بە ڕیتمی خوێنەواری ئەو سەردەما خوێندوێتی 12 عیلمەکەی لە حوجرەکانی سلێمانیە تەواو کردو کە حوجرەکانی سلێمانی ڕەنگە بڵێم لە مستەوای حوجرەکانی ئەستەمبوڵا بوون. خوێندن لە سلێمانی لە مستەوای ئەستەمبوڵ و ناوەندە پێشکەوتوەکان بوون بەشایەتی دۆست و دوژمن. خۆی لە ڕاستیە زانای زۆر گەورە هەبووە لەو سەردەما بەڕاستی کە ئەو سەردەمی کە ئەمە ئەتوانین کەوێتە سەردەمی نالی و سالم و مەحوی و کەوێتە سەردەمی مەحویەوە تۆزێک دوای بەڵێ تۆزێک دوای نالێ بەڵام هێندە نیە ینی میانەکە وەکو مێژوو ئەمانە تەبعاً بێگومان هەموو کاریگەریان لەسەر یەکتری هەبووە. ئەو زیاتر کاریگەر لەبەر ئەوەی بنەماڵەیەشی ئاینی بوون هەر زیاتر کاریگەری ئاینەکە زیاتر لەسەری بۆ خوشعر بەڵام خۆی وەکو کەسایەتی شعری لە بابەتی تریش هەیە بەڵێ بێگومان خۆی ئەهلی طریقەتە لە یەکێک لە شعرەکانە سەنەدی طریقەتەکەی خۆی دیاری کردووە. طریقەتی قادری هەبووە طبعا لە طریقەتی کەشێ بەس طریقەتی دیاری طریقەتی قادری بووە لە مامی خۆی شەحسێنی قازی وەریگرتووە. شەحسێنی قازیش لە مامی خۆی شێخ ئەحمەدی ئیمامی گەڕەزیل یا ڕیشەڵان وەریگرتووە. ئەویش لە شێخ عەبدولسەمەدی کوڕی شێخ حەسەن شێخ عەبدولسەمەدیش لە شێخ محەیدینی کوڕی شێخ حەسەن ئەویش لە شێخ ئیسماعیلی ولیانی کە فۆرمی طریقەتی قادری بەو مۆدێلە تازەیە بەو شێواز ستایلە جیاوازە وەختی خۆی شێخ ئیسماعیلی ولیانی شێخ حەسەنی گڵەزەردە ئیەنەوە کوردستان ینی فۆرمێکی تازە و نوێگەرە لەناو طریقەتی قادریە. لەبەر ئەوە سەقافەتی تەسەوف ئەو قوسانی کە کەسێکی متەسەوف ئەیبینێت و ئەیچێژێت و پراکتیکەکە بە تەواوەتی توانین ڕنگدانەوەی لەناو شعرەکانیان ببینین وەکو جەنابە ئاماژە پێکرد. شتێک هەیە حەزم کرد باسی کەم یەکەم تێکستە شعر کە جەنابە خوێنتەوە شینێکە بە بۆنەی کۆچی دوایی مەحویەوە بەس ئەگەر بینەر تۆزێک دیقەتی ورد بە ئیشێکی زۆر جوانی کردووە. شینەکە بۆ مەحویە بەڵام بە وازەحی ستایلی شعری نالی پێڕەو کردووە و زۆر ئیسفادی لە ئەوە وەکو اقتیباس لە ئەدەبا وەرگیراوە تەبعاً بێگومان بزێن مەبەستی بووە کە بەڵێ ئەو نالی مەحویل لە تێکستێکا کۆ کردووەتەوە چەمچی شعری نالی قسە بکە بەڵام سەیرەکەی هینی هەندێک وێنەی وەرگیرا و اقتیباسی مەحویشی تایە لەناو. بەڵێ ڕاستە بەدا من بەس ئاخر شت کە لە تایبەت بە پرسیارەکەی جەنابەمە بیڵێم ئەوەیە کە سەید ئەحمەدی نەقیب زۆرێک لە زایانایەکانی بنەماڵەکەی زۆرێکیش لە خەڵکیکە دیوان و هەم دیوانە شعرەکەی بەشی زۆری سوتاوە فەوتاوە بەداخەوە هەم کتێبخانە گەورەکەیشی لە ڕووداوەکانی بیستەکانی سلێمانی هاتنی ئینگلیز و شۆڕشی شێخ مەحموودی نەمر و دامەزرانی دەسەڵاتی کوردی یەکێک لەو ماڵانی کە زۆرترین زەرەری بەرکەوتووە یەکێک لەو کتێبخانە گەورانشی کە زۆرترین زەرەری بەرکەوتووە کتێبخانەکەی سەید ئەحمەدی نەقیبە. بەڵێ بێگومانینەوە سەر بەرنامەکەمان گەر خەندەخان شعرێکی ترمان پێشکەشکە بە هاوکاری هاتوو ڕێسا. عجب وەختێکە خەڵکی هەر لە ئاشوب و زەرەر ئەدوێ شەو ڕۆژ هەر لە کینە و بوغز و ئیفساد و لە شەڕ ئەدوێ ئەم ئێستا جەردە فەردی کامیلە دزمەر دەبێ شوبهە کەچی ڕۆژی قیامەت ئەو لەگەڵ ئەهلی سەقەر ئەدوێ لە میسواک ئێستا دیوار بڕگەلێ گەلێ مەرغوبترە ئەیدات بەدەستی پیسەوە دزدێ لەگەڵ ئەهلی هونەر ئەدوێ کوفری زولفی لا دەبا ئیمانی ڕۆی ئیزهارەکە چینی زولفی غارەتی مشکی خەتا و تانارەکە دوو هیلال و ڕۆژ و شەو چەمەن لە ڕووی دڵداردا هەردوو زەدیش پێکەوەن کێ فەلسەفەی ئینکارەکە دەم خۆش خەندەخان کاکەوار
ئێمە کە سەیری ژیانیەکەین ئێمە وەکو پیاوێکی ئاینیەتە بەرچاوان بەڵام بیر و باوەڕە ئاینەکەی داین نەبڕیوە لە هەستی نەتەوایەتی و بارودۆخی سیاسی ئەو سەردەمەش زۆر کاریگەری کردوتە سەری یعنی کەسێک بووە هەڵوێستی تایبەتی خۆی هەبووە بەهۆی ئەوە زۆر تووشی گەلێک پیلان و گەلێک ناڕەحەتی بۆ لە ژیانە حەزەکەم ئەو لایەنی ژیانی باسکەی بەڵام سەید ئەحمەدی نەقیب وەکو مێژوو کە باسەکرێ پیاوێکی زۆر جەربەزە و ئازا بووە ینی زۆر چاو نەترس بووە حەزەکەم باسی ئەو لایەنی ژیانی بکەی لەسەر چی تووشی ئەم دەرد و نەهامەتیان توانین بڵێن سەید ئەحمەدی نەقیب سۆفیەکی ڕاستەقینێ لەگەڵ ئەوەی خۆی کەسێکی زۆر دەوڵەمەند بووە مڵکدار بووە ئەشراف بووە مزگەوتی تایبەتی خۆی هەبوو مڵک و ماڵێکی زۆریان هەبووە بەڵام دایمە لەگەڵ دادپەروەریە بووە لەسەر دادپەروەری حتا لەگەڵ چینی دەستڕۆیشتووی ئەو کاتەی شار لە خەڵکە ئەوانی دەسەڵاتیان بەخراب بەکارهێناوە چۆتەوە بە گژیانە من یەک فایل ئەوراقم لایە بەڵگەم لایە دۆکۆمنتی عوسمانیم لایە کە وەختی خۆی کێشە و مەشاکیلی دروست بووە شکاتیان لێ کردووە حتا دیاربەکریش چۆ بەدەم محکەمە و محکەمەکاریەوە قەتی لە شعرەکانیشە زۆر باسی ئەوەکە قەتیش سڵی لەوە نەکردو دۆگەرە و کەسە لە خزم و نزیکەکانی خۆشی بن یعنی لە ژیانی سەید ئەحمەدا کێشەی هەبوو لەگەڵ کەسی نزیکی خۆیشە گوێی بەوە نەیاوە دایما وەکو پیاوێک چاوی لە دادگەری و لە حەق و ئەوەشی کەی بینین ئەو بە معریفەیەکی بەرزەوە توانیوێتی کاردانەوەی هەبێ بەرام بەرەوشتانی کە ڕوویاوە بێگومان و وەختی خۆیشی سەرچاوەکان زۆر باسیەکەن لە تەواوی سلێمانی و ئەم دەوروبەرە هەر کەسێک مشکلەی گەورە هەبوو بێ کێشەی هەبوو بێ هانای بۆ سەید ئەحمەد بردوێ سەید ئەحمەد لە ناو مەجلیسی شار بە زۆر بە جەسورانە دیفاعی لێ کردووە و ئەوەندەی کە لە ماڵەکەی خۆشیە بە خستنە خزمەتی ئیمکانیت و سەرۆت و سەرمای خۆی کێشەکان چارەسەر بوو بێ کەم تەرخەمی نەنواندەوە قسووری نەکردووە ناوبانگی سەید ئەحمەد کاک حەمید زۆر ینی ناسرا و ناوبانگی زۆر ڕۆیشتووە کتێبێکی هەیە نەفح الطیب في رحلة سەید ئەحمەد النەقیب طبعا وەختی خۆی لە سلێمانی و دەرچووە خۆشبەختانە مزەکەراتی خۆی تۆمار کردووە هەتا گەیشتوتە ئەستەمبول لە تەواوی ڕێگا لە کەرکووک لە مووسڵ لە ئەو شارە کوردیانی کوردستانی تورکیا کە پیا ڕۆیشتووە هەتا ئەگاتە ئەستەمبول باوەڕکە بە شێوازێک ئیستیقبال کراوە یعنی ئیستیقبالی ڕئیس جمهوری جوان ناکرێ با بڵێن بۆ دەربڕینە بۆی بینەر هەر سەرنجی ئەوە ئەیام ینی کەم کەس هەیە لەو سەردەما بیری لەوە کرد بێتەوە کە بیرەوەری بنووسێتەوە خۆشبەختانە زۆر زانیاری بە سوودیشی تایە کتێبەکە بۆ مێژووی کورد و ئەو قۆناغی سلێمانی و ئەو خەتەشکە پیا ڕۆیشتووە ئەو کتێبە خۆشبەختانە ئێستا کردومانە بە کوردی تۆزێک ئیشی ماوم لە ئایندە بڵاوە بێتەوە گەشتێکی هەیە کە آخر گەشتێتی تر وەفاتی کردووە لەوێ لە سلێمانیەوە بە یاوەری مەلا محەممەدی کوردی لەگەڵ شێخ عەبدولعەزیزی بەرزنجی چۆتە کەرکووک و چۆتە بەغا و چۆتە بەسڕ و چۆتە مەکە و چۆتە مەدینە لە مەدینە وەفاتی کردووە طبعاً چیرۆکێکی سەیری ژێ لە مردنەکەیە ئەوەیش مەلا مستەفای کوڕی مەلا محەممەدی کوردی نووسیوێتەوە ئەو چیرۆکی لە دەمی باوکەوە نووسیوێتەوە کە دیسانەوە من مقتبەساتی کە باسی گۆڕەکەی ئەوە مەلا محەممەدی کوردی کە وەکو خزمەتی هیچ پەیوەندێکی خزمەتی لەگەڵ سەید ئەحمەدی نەقیبانیێت تەنها وەکو هاوڕێتی هاوڕێ بوون و هەردووکیان دوو زانای سلێمانی بوون باسی ئەوە کاڵێ ئەو کاتی کە مرد لە بەقیع نێژراوە طبعا بنەماڵی بەرزنجی لە سعودێشان وەختی خۆی شێخ محەممەدی مەدەنی کوڕی بابە ڕسوڵی گەورەی بەرزنجە چۆتەوە ئەوێ زانایەکی ئەوە پایبەرز و بەرزنجی وەکو بنەماڵە لە زۆربەی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵێ بەس ئەوانەی مەدینە لەنەوەی محەممەدی مەدەنی کوڕی شێخ بابە ڕسوڵی گەورەی بەرزنجین و لەوەیە کە چووە ئەوەندە زانایەکی گەورە بوو مەکانە و ڕێگا و جێگەیانەوە پێ نیان هێڵاو بگەڕێتەوە بەهەرحاڵ کە سەید ئەحمەد وەفاتەکە کە قەبرەکەی بۆ هەڵەکەنن ئەگەن بە بەردێک کە بەردەکە پاکەکەن و سیرەکەن چێ لە قەبرێکە ئەمە مەلا محەممەدی کوردی ئیجێڕێتەوە بینەری خۆشەویست برادران ئەڵێ کە پاکمان کردەوە نووسرا بوو هذا قبر المغفور المبرور سەید ئەحمەد البەرزنجی يعني پێشتر سەید ئەحمەدێکی کە بەرزنجی چونکە خۆتە زین گۆڕستانی بەقیع پڕپڕە لە گۆڕی کۆن و خەڵکیکە ئەنێژرێ پێشتر سەید ئەحمەدێکیکەی بەرزنجی هەر لە هەمان شوێنە وەفاتی کردووە کە قەبرەکان بۆ هەڵوەستووە دوایەوەی کە زۆر کۆن بووە ئەمە چیرۆکێکی سێرە طبعا لای متەسەوفین ئەمە کۆدە و معنا و مەغزای تایبەتی خۆی هەیە مامۆستاگیان باسی ئەوەت کرد کە سەید ئەحمەدی نەقیب بانگێش کراوە بۆ تورکیا بۆ ئەستەمبول ئەمانەوەی هۆکاری ئەوە بزانین
چۆن وەکو زانایەکی ئاینی بانکێش کراوە بۆ ئەوێ هۆکارەکەی چی بووە؟ یەک شتێ لە سلێمانیا زۆر سەیرە. سلێمانی ئەگەر وەکو جغرافیا سەیرێکی جغرافیاکی زۆر بچووکی هەبوو، ئەن تۆ وەرە مقارڕنی کە بە دەوڵەتی عوسمانی بەو ئیمپراتۆرەتە پانوبەرینە، بەڵام ناوبانگی سلێمانی بە حکمی مەدرسە و خوێندنگە و زانە کەڵە گەورەکانی ناو شار هەر لە بابەتی شێخ مەعروفی نۆدەیی کە دیزاینەر و دامەزرێنەری پرۆسی خوێن و خوێنەواریە لە سلێمانیا بۆ ئەو قۆناغا، مەولانای نەمر، مەولانە خالیدی نەقشبەندی، سید ئەحمەدی نەقیب، کاک ئەحمەدی شێخ، ئەمانە ناوبانگیان هی حتى قوتابخانەی ڕژدیە لە عێراقا بەس لە سلێمانی و لە بەغا هەبووە. قوتابخانەی ڕژدی عسکەری طبعاً بێگومان هەری ئەگەڕێتەوە بۆ ئەساسە. ئێمە لە سلێمانی ئەگەرچی هەیکەلی ئیدارەکەمان بچووک بووە، جغرافیەکەمان بچووک بووە، بەڵام بە حکمی ئەوەی ئەو هەموو پیاوە گەورەیە، ئەو هەموو زانا گەورەی تیاڵگەوتوە، ناوبانگی سلێمانی بیستراو بووە. بیرمان نەچێ سید ئەحمەد لەسەر دعوەتی سوڵتان ڕۆیشتوە، ناوبانگی لە ئەستەمبوڵ حازر بووە و ناسراوە. ئێمە پێشتر لە بەرنامەیەک باسی سید ئەحمەدی فایزمان کرد کە لە خەڵکی سلێمانیە ئەستەمبوڵەوە پێگە گەورەی بە کاک ئەحمەدی شێخ سوڵتان عەبدولحەمید تەکلیف و تکای لێ کردو بچێ سەردانیکە، نەچووە لە جیاتی خۆی شێخ محەممەدی مفتی نردووە. سلێمانی خاوەنی ناوبانگ و پێگەیکی گەورە بە زاناکانی سلێمانی ناسراو بوون، بەرهەمە زانستیەکانی و ئەدەبیەکانی سلێمانی ناسراو بوون لەسەر ئاستی هەموو دەوڵەتی ئیسلامی عوسمانی با بڵێن. نالیمان بیر نەچێ، نالی و ئەو کەڵە شاعیرە گەوران لەبەرەوە سلێمانی ئینتاجێکی زۆر گەوری کردووە لە ڕووی زانست و زانیاری و ئەدەب و معریفەوە. بەڵام مامۆستاگیان شعرێکی ترەکەین بە میوان دواتر درێژین بە باسەکەمان لەسەر شاعر کاک حەمید و ڕێساخان. محاسن الأخلاق يا من يطلب تعدادها الإيمان ثم الأدب، تواضع صبر كذا وفاء، مروة فتوة سخاء، حب خمول أي بلا مراد، بشاشة ورقة الفؤاد، تفويض أمره إلى الإله، حرية محبة لله، زهادة وحكمة إيثار، حلم أمانة كذا وقار، شجاعة رفق وفاء عهد، سعي إناؤه رضا مع رشد. دەم خۆش کاک حەمیدیان، دەست و پەنجە خۆش بێ خاتونگیان. کاک هاوارگیان، وەکو نمونی ئەم شعری کە کاک حەمید بۆی خوێندنەوە بۆمان دەرەکەوێت کە شاعیر بە چەند زمانێک شعری نووسیوە، گەر پێمان بڵێ بە چەند زمان شعری نووسیوە. طبعا لە دیوانەکەیە کە چاپکراوە شعری کوردی و عەرەبی و فارسی بەتەنها هاتووە، بەڵام ئەوانەی کە ئیشان لەسەر کردووە وەختی خۆی لێکۆڵینەوە بە دوات شوونیان کردووە، ئاماژە بۆ ئەوەکەن کە بە 4 زمان شعری نووسیوە: کوردی، عەرەبی، فارسی، تورکی. و زۆرێک لە زانایانی ئەو سەردەمەی قوتابخانەی سلێمانی کە لە قوتابخانەکانی سلێمانی دەرچوون متەمەکین بوون لە هەموو ئەم زمانانە. ئێمە شعرەکەی نالی هەمومان ڕەنگە زۆر بمان لەبەرمان بێ تورک و عەرەب و فارس هەرسێن بە فارس و عەرەب و تورک هەرسێن بە دەفتەر گرتووە. نالی ئەمڕۆ حاکمی مڵکە دیوانی هەیە. لەبەرەوە ئەوە نالی مەزن بەرجەستەی کردووە لەو شعرە، بەڵام ئەوە واقعەکە بۆ یاخود با بڵێن ڕاستەقینەیەکە بۆ زۆرێک لە کەڵەزانانی ئەو سەردەمەی سلێمانی ڕاستە. مەسەلەی زمانزانین لای سلێم مفتی زاهاوی وەختی خۆی کە لە سلێمانیەوە چۆتە بەغا، هەرچی عەرەبیزانی بەغا هەیە کە زمانی ئەسڵی خۆیانە یعنی دۆش داماون لە ئاستی توانایی مفتی زاهاوی بەسەر ئەدەبیاتی کوردیە ئەو نمونانەمان زۆرە بەڕاستی هەیە. یعنی ئێمە ئەبینین شێخ ڕەزا لەگەڵ ئەو هەموو زمانی هەجا و ئەمانی کە هەیەی چ مەدحێکی مفتی زاهاویەکە ئەڵێ ممکن نییە ئیدراکی حقایق بە تەواوی، ممکن نییە ئیدراکی نەکات زێنی زاهاوی. یعنی ئەوە لە مەدحی زاهاویان نووسێتی. بەس من پرسیارم لەسەر ئەوە بوو ئەم جگە لە شعری ئاینی، شعری کۆمەڵایەتی و هەندێک غەزەلیشی هەیە. بێگومان
يعني بێگومان شاعرانی ئەو سەردەمە ئەبوو لە هەموو بوارێکە خۆیان تاقی بکەنەوە خۆیان پیشان و توانای خۆیان پیشان بن بالضبط خۆی ئێمە بیرمان نەچێت شاعریش لە کۆتایە مرۆڤێک و کۆر مرۆڤێککە بە کۆمەڵی قۆناغی بایۆلۆژی و تەمەنات تێپەڕێ لە گەنجە زۆربەی شاعیرەکان چیرۆکی دڵداری خۆشەویستیانە ینی ئەوە سروشتیشە زۆر سروشتیە وردە وردەکە ئەچنە تەمەنێکەوە لەگەڵ کێشە کۆمەڵایەتەکانە تێکەڵە بن و بە جۆرێک لە جۆرەکان لە ڕەهندێک لە ڕەهندەکانە خۆیانە بینەوە و شاعر لەبەروی هەستی ناسکە و زووتر دیاردەکانە بینێ و زیاتر دیاردەکان تەسیری تێکە بێگومان زۆرتر بەریەکەوتنێ بێ لەگەڵ ئەو مەجالانە ئەو ڕەهندانە سەید ئەحمەدی ژوەکو هەر کەسێکی کە وە قۆناغی گەنجیا تێپەڕیوە جیاوازیەک ئەوەیە کە ئەم ینی لە 16 ساڵی ئیتر مرکزێکی دینی وەرگرتو کە تا ئێستاش مزگەوتەکەی کە مزگەوتەکەی باپیری دروستی کردووە لە ئەسڵا سەید مەحموودی نەقیب دروستی کردووە بەس ناوی سەید ئەحمەدی نەقیب و شوورەتی سندوو ئەو ناوە تا فترێک بوو بە مزگەوتی ئۆقاف لە هەشتاکان و ئەبزان هەفتاکان و هەشتاکان بەڵام لە نەوەتەکان و ناو ئەسڵەکەی خۆی بۆ گەڕایەوە مزگەوتی سەید ئەحمەدی نەقیب بۆچی بووە بە ناوی ئەم سەید ئەحمەدیانەوە چونکە لەو سەفەرەیە کە ئەچێ بۆ ئەستەمبول طبعا لە ڕێگا زۆرینی زۆری ئەو بەرپرسانە لە والی و غەیری والی ئەنوێ یارمەتی بن چون ئەو کاتە سەفەر زۆر قورس بووە بە وڵاخ و بیستویانە یارمەتی بن هەموو جارە شانازی بەخۆیەوە کاڵێ پارەکەم ڕەت کردو کە مەبلەغی زۆر گەورەشیان بۆ عرض کردووە بەس کە ئەچێتە لای سوڵتان یارمەتی مزگەوتەکەی ئەوە قبوڵەکە موچەیەکی بۆ بڕێتەوە کاتە 300 قروش بووە کە پارەیەکی زۆرە بەڵام زۆرێک لە ئەوانەی ئیشان لەسەر ژیاننامەی سەید ئەحمەد کردووە شایەتی بۆ یان ئەڵێن نەک 300 قروشەکە داهاتی تریشی هەمووی خستۆتە خزمەتی فەقیر و هەژارەوە ناوی مزگەوتەکە لەو کاتەوە یعنی تەسبیتە بێ بە ناوی سەید ئەحمەدی نەقیبی دووەمەوە بێگومان ئێمە حەزمانەکە زۆر زیاتر لەسەر سەید ئەحمەدی نەقیب و کارەکانی و ئەدەبیات و ژیانی قسە بکەین چکە ژیانی ئەو بەڕاستی زۆر زیاتر لەوە هەڵ ئەگرێ کە ئێمە لە بەرنمەیەکی کورتە دەربڕینی لێ بکەین و قسەی لەسەر بکەین بێگومان لە کۆتاییان بەرنمەیە زۆر سوپاسی ئامادەبوونی بەڕێستانەکەم بۆ ئەو هەموو زانیاریە بەنرخانەی لەبارەی سەید ئەحمەدی نەقیبەوە بێمەوە بەخشی دووبارە بەخێر هاتی زۆر سپاس وڵا ڕەنگە دوایان بەرنامەی ئێوە خەڵک بۆی سیر بێ بڵێ ئێمە شاعری کەیشمان هەبوو بێ بەم ئاستە بەرزەوە کە شعرەکانی بەڕاستی ئەتخاتە ژێر هەژمونی خۆیەوە یعنی قەلەندەرخانە بەم شاعیرە و شاعیرەکانی کەش دەرگای لەسەر کۆمەڵێ چیرۆکی گەورەی نەبیستراو یا لە بیرچۆوە یا کەم بیستراو کردەوە کە من هیوای بەردەوامی و سەرکەوتنی زیاترتان بۆ زۆر سوپاس ئامانجی سەرەکی ئێمەش بە بیرهێنانەوەی خەڵکە بۆ من جۆرە کەسانی کە ناو ئەدەبیاتی کوردیا هەبوون و خەڵک نایەناسێت بینەرانی خۆشەویست لێرەدا دینە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی قەلەندەرخانە لە کۆتاییان بەرنمەیە زۆر سپاس بۆ ئامادەبوونی کاکەوار و ڕێساخان و هەروەها هاوکارم خەندەخان بەرنامەکە کۆتایی پێدێنین بە شعرێکی سەید ئەحمەدی نەقیب کە لەلایەن خەندەخانەوە بۆ ئێوە دەخوێنرێتەوە هەر شاد و کامەران بن. ئەلا ئەی ئەهلی دڵ ئەمڕۆ بەهارە وەقتی گوڵزارە زەمین وەک ئاسمان شینە مەلایک دێنە نەزارە لەسەر چڵ بۆ جەمالی گۆڵ عەجەب پڕنەشئەیە بولبول کە گوڵ معشوقی عەیارە هەژاریش عاشقی زارە گوڵ و سومبول وەکو مول مەست ئەکەن چی بولبولی بێدڵ لە نوسف اللەیلدا خەڵقی کە نووستون ئەو خەبەردارە